شاری پاوە 17 ساڵ تەمەنمە و تقریباً 2 ساڵەکە سازی دەف کارەکەم لە مناڵی علاقەیەکی فرەم و سازهای کوبەیی بخصوص دەف بوو و هەر شتێکە شباهەتێکی وایە و سازی کوبەیی لە ماڵا بمتوانیا سازی پێ دەکەم تەمرینم پێ کرد هەمیشە. شاری خۆمانە مەراسمێ بەرگوزار بوو و ئەجرای موسیقی بوو و ئەو ئەجرا واقعاً حس و حاڵ و ئەنگیزەیەکی وە مندا کە کاری نەوازندگی دەف و جدی شرۆکەم و ئەدامەی بەم چەند مدە دواتریە لە کلاسانی ئاموزشی دەفا تەکی ئوستاد ئاروین ڕەوفی شرۆوە کارم کرد. جشنوارەی دانشاموزیە لە مەرحەلەی کشوەریە موفق بووم کە مەقامی دووەمی کشوەری بێرم کەم موفقی پێچە مەدیونی ئوستادم کە ئەگەر زەحماتی ئوستادنەوەیە شاید نەمتوانیا موفقی پێوە بدرم. بەڕاستی دەنگی دەف منی جەزبی خۆی کرد و هەروە کەوتم لەو ئەجرایە ئەو حس و حاڵە کە دەف و منیدا منی جەزبی خۆی کرد و باعثە و هەمیشە ئەحساسی خۆم تەکی دەفا وەیە کۆبوون. خاسترەوە نسبەتی بەرەما هەرە و دیدە هەست و ئەو فەرهەنگە هەر هەنووز کامڵ جێ نەکەوت کە لە ناوی ملەتا کە کەنیشک و ئافرەت بتوانێت ساز کار بکات. لە ناوی تەکیە و خانەکە فقط چەند ڕیتمانێکی بخصوص هەن کە فقط بۆ ئەو زکر و سەمایە ئەشێت لەگەڵەوانە بێ بەڵام ئێمە لە خارج لە تەکیە و خانەکە ڕیتمانی زیاتر دەستمان باسترە ڕاحەتتر دەتوانین کارانی خۆمان ئیجرا بکەین. دید و نگای مردم لە گوزەشتە ئافرە و ساز دروست نە و یانوت کە دروست نییە کەنیشک و ئافرەت لە نەوازندگی وەم جۆرشتانە شرکت بکە ئەما ئیسەکەمە خاستر بووگەوە کەنیشکانێت گەورەتر لە خۆم و بچووکتر لە خۆم کارەکەن فرە خاسەواینە و ئومیدوارین کە ئەدامەی بێ وە فرەتریش بوو.